من سەبارەت باڕۆڵ و کاریگەریەکانی یەکێتی ئافرەتانی کوردستان بە تایبەتی زۆرتر قسە دەکەم بەڕێز دکتۆرە ڤیان سلێمان سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستانم لەگەڵ دەبێت لە هەولێرەوە. دکتۆرە ڤیانم کاتت باش، پیرۆزە هەفتایەمین ساڵیادی دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان. ئەمەوێ بە کورتی ئاماژە بەڕۆڵ و کاریگەریەکانی یەکێتی ئافرەتانی کوردستان بکەن، زۆرتر دێمە سەر پرسیارەکانی دیکە لە بەڕێستان. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز. بێگومان لەو قۆناغانە هەمووتان کە باستان کرد بە تایبەتی لە قۆناغا نهێنی کارکردنی یەکێتی ئافرەتانی کوردستان بەشدارێکی کارای شۆڕەشی ئەیلول و گوڵانی پیرۆز بووینەتەوە و لە هەمان کاتیشدا لە پاڵ ئەوە دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان سەرەڕای ئەوەی کە دەستپێکێکی شۆڕەشگەڕیانەی هەیە، بەڵام حقیقەت شۆڕەشەکە لە دوو ڕۆیەوە بووە و شۆڕەشێک لە دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان لەلایەن باوکی ڕوحیمان بارزانی نەمر بۆ دەستپێکردنێکی شۆڕەشێکی کۆمەڵایەتی بووە لە ناو کۆمەلگای کوردستانیدا کە هەموو ئەو بربەست و نەریتانەی کە دەبنەوە ڕێگر لە بەردەم کارایی ئافرەت و هاتنە پێشەوەی ئافرەت لە کایەی سیاسی و کایەی کۆمەڵایەتیدا بشکێنێتەوە و یەکێتی ئافرەتانی کوردستان بە پێی ئەو سەردەمە جیاوازانەی کە تێدا پەڕی یەکێک لە هۆکارەوانەی مانەوە بەهێزی و فراوانی و بەردەوامی یەکێتی ئافرەتانی کوردستان ئەوەیە کە توانیوێتی لەگەڵ هەموو سەردەمە جیاوازەکاندا خۆی بگونجێنێت، کادیرانی ئەم ڕێکخراوەیە لە هەموو سەردەمەکان لە ئاسخواست و داواکاری ئافرەتانی کوردستان بن و بتوانن بڵنگوی دەنگی ئەوان بن و بتوانن لە خزمەت ئەوان و بۆ ئەوان کار و خزمەت و تێکۆشان بکەن یەکێتی ئافرەتانی کوردستان. ئەمە بڵێن سڕی مانەوەیە و بەردەوامیش دەبێت لەو ئاستەیەدا. باشە دکتۆرە ڤیان توانێت دوای 7 ساڵ بە ئامانجەکانتان بگەن، ئەو ئامانجانەی کە هەتان بۆ دەستەبەری بکەن و لە ئاستی پێویستدا بووە هەوڵ و تێکۆشانەکانتان لە ماوەی 7 ساڵەدا بە تایبەتی کە بەڕێزت لە 2018ەوە سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستانی؟ تا ڕادەیەکی زۆر باش بەڵێ ئێمە توانی ومانەتەوە بە ئامانجەکانمان بگەین. ئامانجی ئێمە بەشداری کارای ئافرەتە لە تەواوی جونگەکانی ژیانی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، ئیداری، پەروەردەیی، هونەری کۆمەلگای کوردستانی. توانی ومانەوە بە هاوکاری لەگەڵ کۆمەڵێک لایەنی دیکە دوای سەرهەلدانی پیرۆز بتوانین زەمینەی کوردستان سازتر بکەین. بێگومان ئەمەش بەبێ دەستهەڵات و بەبێ پاڵپشتی و پشتیوانی و بەتایبەت هەر سێ سەرۆک و هەر سێ لۆتکەی بارزانی مسەیر نەدەبوو، چونکە ئەمە خودی دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان ئاماژەیەکی زۆر گرنگە و ئەوە دەگەیەنێت کە لە مێنتاڵەتی پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئافرەت و پیا و بوونیان نییە. ئەوەی کە هەیە دەبێ کاریگەری مرۆڤ بێ و گرنگی بە ڕۆڵ و توانای مرۆڤانی ئەم کۆمەلگایە بدرێت لە خزمەت خۆیان و لە خزمەت کۆمەڵگەیان لە ڕووی ئەو ڕۆڵە شۆڕەشگەڕیانەی کە ئافرەتانی کوردستان بینیویانە. بەڵێ ئێمە ئەو قۆناغە شۆڕەشگەریەمان بە سەرکەوتویی توانیمان دەربازی کەین و لە شۆڕەشەکاندا بەشدار بووین و ئێستا لە پاراستنی دەستەکەوتەکانیش ئافرەتانی کوردستان ڕۆلێکی کارایان هەیە. ئێمە هەمومان پێکەوە دەست لە ناو دەست بوو ئەو کەمگوڵیانش کەماوە لەوانەیە لە ئاستی خواستی ئێمەدانەبێت. بەڵام ئەگەر بەراوردی بکەین بەڵێ ئافرەتانی کوردستان زۆر دەستکەوتی گرنگیان بەدەستێناوە، چ لە هەموو بوارەکاندا، لە بواری بەشداریکردن لە ناوەندەکانی بڕیارداندا، لە بواری لە ڕووی ئاستی خۆیاندەواری و معریفی و پێگەیشتنی ئافرەتان لە بوارە جیاوازەکان و کاراییان لە ناودامەزراوە جۆرە و جۆرەکانی دەسەڵاتداریدا. بەڵێ دکتۆرە ڤیان، کۆنگرەی داهاتووتان کەی دەبەستن؟ ئامادەکاریتان کردو بۆ کۆنگرەی داهاتووی یەکێتی ئافرەتان؟ چه گۆڕانکاریە کە کرێت ئەگەر کۆنگرە بگیرێتم جارە؟ بێگومان لە داهاتوودا کۆنگرەی یەکێتی ئافرەتانی کوردستان دەبەسترێتەوە. بێگومان ئەم ڕێکخراوەیە پێویستە لەگەڵ قۆناغی سەردەمدا زیاتر خۆی بگونجێنێت و دوای ئەوەی کە گۆڕانکاری بەسەر وە کۆنگرەی 14می پارتی دیموکراتی کوردستان بەسترایەوە. بەڵێ بێگومان ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستان کە ماوەی یاسایی خۆی تێپەڕاندووە حتمەن کۆنگرە دەبەسترێتەوە و بە خوێنی نوێوە بە کۆمەڵێک استراتیژیەتی نوێوە کە
لەگەل ئەم سەردەمەیەدا دەگونجێت کە سەردەمی تەکنۆلۆژیایە پێدەنێتەوە ناو قۆناغێکی نوێوە و ئێمە لەبیر نەکەین کە یەکێتی ئافرەتانی کوردستان هەمیشە لە ڕووی ئیعلامیشەوە پشتیوانێکی یەکجار زۆرە لە ئافرەتان بووە و توانیوێتی لەم بوارەیەشدا لە پێگەیاندنی ئافرەت لە بواری ئیعلامدا ڕۆلێکی کارای ببینێت و کۆمەڵێک لە ئەو کەسانەی کە لە بواری ڕاگەاندندا ئێستا کار دەکەن دەرچووی یەکێتی ئافرەتانی کوردستانن و ڕۆژێک لە ڕۆژان لە ڕێگەی ئەم ڕێکخراوەیە دکتۆر ڤیان هیچ وادەیەک ئیعلامی ئەم بۆ ڕێکخراوەیە بەستنی کۆنگرەی داهاتوو یەکێتی ئافرەتان دیاری کراوە؟ نەخێر تا ئێستا هیچ وادەیەک دیاری نەکراوە بەڵام بێگومان لە ساڵی داهاتوو ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستان کۆنگرەی خۆی دەبەستێتەوە. بەڵێ با هیوای سەرکەوتن بە بەڕێستان دکتۆرە ڤیان سلێمان سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستان زۆر سپاس دووبارە ڕێگەم پێ بدەن لە ڕووگەی مینبەرەوە سوپاسی ماندوو نەناسیانەی ئافرەتانی کوردستان بکەم و هەروەها لەم یادە پیرۆزەیەدا یادی ئافرەتانی پێشنگانی کوردستان بکەینەوە کە ڕچەشکێنیان کرد و توانی ویان ئەم ڕێکخراوەیە بەم ڕۆژەیە بگەینن درود گیانی هەمویان شاد ئەوانەی کە لە خەباتی نەتەوەیی و خەباتی یەکسانیدا گیانی خۆیان بەخت کرد و ئەوانەی کە بەردەوامن لە کارکردن هەمومان پێکەوە سۆز دووبارە دەکەینەوە کە لەسەر ڕێچکەی پێشنگانی ئەم ڕێکخراوەیە بەردەوام بین و لە خزمەت کوردستان لە خزمەت ئامانجە باڵەکانی نیشتیمان و لە خزمەت پرۆسەی یەکسانی بین لە کوردستاندا.